سڵاوتێ نێبێ من عەبدوڵڵا عومەر یاسین مامۆستا لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر توێژنم لە ڕێف ئەرە پرۆجێکت لەگەڵ زانکۆی ئۆسلۆ ئەمڕۆکە لە دانکێخم لە وڵاتی فەڕەنسا توێژنێک دەکەم لەسەر ئەو پەنابەرە کوردانەی کە لێرە دەژین زیاتر بۆ ئەوەکو ئەیبینین لەو داخل زیاد دەوری 500 کوردێک لێرە دەژی هەندێک لە کوردەکانی تریش لە ئوتێلەکان دەژین ئاماز لەم توێژینەوەی زیاتر هۆکارەکانی کۆچکردنە و هەروەها لێکۆڵینەوەی کە لەو یاسایانەی کە هەردوو وڵاتی فەڕەنسا و وڵاتی بەریتانیا هەیتیان وەکو دەبینن کە ئێستا کە لێرە ئەو ئاوەی کە لێرکوانە هەیە کە خەڵکانێکی زۆر بەم ڕێگادا دەڕۆن بە ڕێگای قاچاق ئەمەش تەبعاً بۆتە هۆی نەهامەتی و چەندەها عائیلە و چەندەها کەسەیەکە بەداخەوە لەم شوێنانە مردوونە و کۆمەڵە خەڵکێک پارێکی زۆر سەر دەکە بەم ڕێگایدا دەڕۆن ئەمەش بۆ ئەوەی بۆ خۆشگوزارانی بۆ خۆی و ماڵ و مناڵەکانی تر هەندێک عائیلەشمان هەیە وەکو دەبین ئەو خێمانێک کە دەبینن ئەمە هەموو خێمەی گەنجەکانە ئەوەی لێرە تێبینیم کردیە زیاتر ئەوەیە کە کۆمەڵە ڕێکخراوێکی مرۆیی و ناحکومی هەن لێرە یارمەتی گەنجەکان دەدەن و گەنجەکانیش حەز دەکەم زیاتر ئامانزیان ئەوەی کە بەرەو بەریتانیا بڕۆن هەرچەندە دەزانن لەوانەیە لەو ڕێگایە و لەو ئاوە تووشی مەترسی بنەوە بەڵام ئەو بڕیارێکە دایتیان و کە بەم ڕێگایدا دەڕۆن و خەڵک شەوانە بەم ڕێگایدا دەڕوات تەبعاً سەرما و سۆڵێکی زۆرە لێرە و زیاتر توێژینەوەکەم بێزگەلەوەی کە باسی هۆکارەکانی کرد باسی ئەوەی کرد کە خەڵک بۆ لە فەڕەنسا نامینێتەوە یەک لە سەربەکانەوەی کە بەریتانیا زمانی ئینگلیزی بوو فێربوونی زمانەکە خۆشترە و هەروە هەلی کاری زیاتر لە بەریتانیا و لە هەمان کاتیشدا هەندێک کەسێ لێکوانە کەس و کار و عائیلەی هەیە لە بەریتانیا ئەمەش بۆتە ئاسانکاریەک بۆ ئەمانە و تەقدیمکردنی پەنابەریەتیش لە وڵاتی فەڕەنسا کارێکی زەحمەتە بۆیە هەرچەندە خەڵک دەتوانێت تەقدیمی پەنابەری بکە بەڵام وەرگرتنی پەنابەریەتی زەحمەتە تەبعاً ئەوەی کە دەیبینی ئەو گەنجانی کە لێکوانەنە زۆربەیان تەمەنیان لە 30 بەرەو خوارووە واتە لە 18 ساڵی 19 هەندێک عائیلەشمان هێنە کە لێکوانەنە ئەوانیش بەڕێگە بکەن دەبینیشی تر کە زیاتر وەکو دەبینن ئەو بایە زۆری کە دێتن ئێستا بەڕاستی سەرما و سۆڵێکی زۆری تێدا تەبعاً هەندێک عائیلەشەن لێکوانە کە هەموو خوێندن و ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە و بەرەو ئەو ڕێگای هاتوون هەرچەندە ڕێگایەکی زەحمەتیشە و پارەیەکی زۆری سەرفیان کردێت و ڕێگای و بەردەوامیش سەرفی دەکەن تاوەکو دەگەنە شوێنەوە بەستی خۆیان و خاڵێکی زۆر گرنگی و حەزشم کرد باسکردن ئەوە بکە زۆربە لە گەنجەکان قسەم لەگەڵکردن ئەوەیە باسی ئەوەیان کرد کە پۆلیسی فەڕەنسی یارمەتی دەریانە و زۆر یارمەتیان دەداتن و هەوڵ دەدا یعنی زیاتر چۆن بڵێ پاڵیان پێوەنێ و بڕۆن و بەرەو بەریتانیا و لەوێ ژیانێک بۆ خۆیان دروست بکەن تەبعاً دانکێخ 2 سەعات بە زیاتریش من بخۆم لە پاریس بۆ ئێرە بۆ ماوەی 2 سەعات هاتوومە و پاشان لە پاس سوار دەبی ئەوەی تێبینیشم کە لە دانکێخەیە ئەوەیە کە پاس بەلاشە لێکوانە خەڵک دەتوانێتن بە ئەوە سواری پاس بێ و ڕێکخرا و ناحکومیەکان بە بەردەوامی خێمە بۆ کەسەکان دروست دەکەن هەتا داریان بۆ دێنن ئەو دارانە بەکاردێنن بۆ مەبەستی خۆگەرمکردنەوەیان و خێمەیان دەدەنێ قەمسەڵەیان هەتا هەندێک چەند داوایان کرد قەمسەڵەیان بدەمێ هەندێک خراوی ترم بینی کە بێزگە لە خواردنی هەتا مێدیسن واتە خواردنی عیلاجی طبی هەبوو و زۆر جار خەڵکیش ئوتێلیشیان دەنێ گەفەکە بمێنێتەوە بەڵام ئوتێلەکان زۆر لە کوردەکان دەڵێن ئوتێلەکانمان دوورە لەبەر شوێنی دوورەکەی ئەوەیە کە نایەنەوێ لێرکوانە بڕۆن و ئێرە بجێبێت چونکە ئێرە ئاسانتر و نێزیکتریشە لە ئاوەکەی تەبعاً دانکێخ وەکو باسم کرد لە نێوان فەڕەنسا و لە وڵاتی ناو وڵاتی فەڕەنسا بەڵام نێزیکە لە بەلجیکا و لە وڵاتی بەریتانیا و خەڵکە لەوێن دەمینێتەوە وەکو باسمان کرد ئەم توێژینەوەش بەردەوامی توێژینەوەکانمان کە لەسەر پەنابەرانی کورد لە دەرەوەی وڵات کە پێشتر قسەمان کرد لە وڵاتی بیلاڕوس لەگەر لەسەر حدودی پۆڵەندا و پاشەوە قسەشمان کرد لەگەر لە یۆنان لەگەر ئیتالیا و هەروەها لە یۆنانیش لەگەر وڵاتی تورکیا ئەو هەندێک لەو سیارانێک کە زیاتر ئامانجمان ئەوە بوو کە هۆکاری بەجێهێشتنیان چ بوو چەندیان پارە سەرف کردووە چۆن ڕێگا هاتوون بۆ لێرە نامینێنەوە خەڵکانێکی زۆر کە پەنجەمۆری بە ئەوروپا دەکرێن تاقام پەنجەمۆر لە ئەوروپا کەشف دەبێتن بۆیە دەچن بەرەو بەریتانیا لەوێ پەنجەمۆریان کەشف نابێ و زیاتر ئەوم کرد کە ئایا چ هۆکارێک چ شتێک وایان لێ دەکات کەسەکان وڵات بەجێنێنن ئەمەش پرسیاری وەڵامی زیازیامان کردی هەندێک کەسێ لەوانەی بڵێتن من وڵات دەبجێتن لەبەر بێئیشتی هەندێک کەسی تر هەبوو تەبعاً دەیوت کە ئەمن هەر لەبەر خۆشگوزەرانی خۆم و لەبەرەوەی کە لێرکوانە ئەو حڕیەتە هەیە لێرە هەیە کە لەوێن دەرێ نەبووە بۆ یعنی سەر بەخۆیەک و
حڕیەتێک و مافە مرۆڤاتەکان لێرە هەیە ئینسانیەت و مرۆڤایەتی لێرە هەیە لە وڵاتی خۆمی ئەمە لە هۆکارەکانە هۆکاری ئیژ نەکردن و هۆکاری کێشەی کۆمەڵایەتی و کێشەی سیاسی و ئەمانش هەمووی هۆکارن لە کەسێکەوە بۆ کەسێکی تر هۆکارەکان دەگۆڕێن بۆ باسی ئەوشمان کردکە طبعا ڕاست دەکەن زۆر لە قاچاقچەکان فورتفێل لە خەڵک دەکەن و پارە وەردەگرن بەڵام لە هەمان کاتیش پرسیاری ئەوەشیان دەربریکە ئەگەر قاچاقچی نەبێ ئێوە ناتوانن بپەڕنەوە ناتوانن بگەنە یەرکوانە بۆیە کارەکانی قاچاقچیان بەبەرز خەڵگوتیان پێمان باش تریشە هەرچەندە پارە ڕاستە پارەمان زۆر لێ وەردەگرن یان لەوانەیە فورتفێلمان بکەن لەوانەیە دەگزار دوو لە ڕووی جەنابتان لەوانەیە قسەی ناڕاستیش بکەن بەڵام لە هەمان کاتدا ئەگەر قاچاقچیش نەبێ ئێمە ناتوانین بینی ئێرکوانە و لە خاڵەکانی تریشکە باسییان کرد ئایا چ زانیارێک بۆ بدرێتە ئەو خەڵکە تا زانیاری زۆربەی خەڵک کە ئەو زانیاری کە پشتی پێدەبەستێتن ئەوەیە کە لە ڕێگای سوۆسیال میدیاکان زانیاری پشتی پێدەبەستێ لەگەڵ ئەوەش ئەو خزم و کەس و برادەر و هەواڵ و دۆستانەی کە هەیتی لە دەبرێن لەو وڵاتێکە ئامانزیتی و مەبەستی کەواتە هەم خزم و کەس برادەر و هەم سوۆسیال میدیا دوو سەرچاوەی سەرچین بۆ ئەوی خەڵک پشتی پێ ببەستێتن کە بۆ ئەو وڵاتێک کە دەوێتن بۆی بچیتن طبعا بۆکو بدەبینی بارودۆخیان لێپانە خراپە بەڵام لە هەمان کاتیشدا ئەڵێن ئەمە چۆن بڵێ تێمپرەریە موقەتە بۆ ماوەیەکی کەمە وەڵام مستەقبل دەڕۆن و ئامانجیان ئەوەیە کە بسم وەکو باسم کرد بۆ بەرەتانیا و زۆربیان بە وڵاتانی تورکیا و یۆناان و بولغاریا و ڕۆمانیا و پۆڵەندا و لیتوانیا و بیلاڕوس و ئەڵمانیا هۆڵندا بەوانە داچوو یعنی زۆربەی دەوڵەتانی ئەوروپیان بینیوە ئامانزیان ئەوەی کە بەرەو بەرەتانیا بڕۆن لە بە ئەو هۆکارانی کە پێشتر باسم کرد و زۆر کەسی شەیە کە دەڵێتن نەفەرمان هەیە کە لێرێ بۆ ماوەی 6 ساڵ لێرە دەژیتن وەکو بوویتە کۆز هەندە خەڵکم بینی دەسەرەوە کە ئەو خەڵکانن کە لێرە دەژین کەمان ئێستا کاتەکەیان بەرەو مەغریب دەڕۆین خەڵکانەکە زۆریان چونەوە ناو خێمەکانی خۆیان ئەمەش لەبەر سەرما و سۆڵی ئەلێرە بەڕاستی سەرمایەکی زۆرە خەڵکانە کە لێرە دەژی هەندە کەس هەیە هەلێرە ئیش دەکا وەکو پارە پەیدا دەکە بۆ ژیانی خۆی بوویتە ئیشێک بۆ ئێرە وە ڕێکخراوەکە وەکو باسیشم کرد یارمەتی خەڵکەکی زۆر دەدەن و دەستان خۆشببی ئەمە وەکو باسم کرد بەردەوامی توێژینەوەکانمە لەسەر پەنابەرانی کورد لە دەرەوەی وڵات ئامانجەکەم بەرچاوڕوونیە وەکو توێژینەوەک لە ڕووی یاساییەوە کە بزانم ئایا ئەو کەسانە ئەو ئیتفاقی و ئەو پێی ئەگریمنتی هەیە لە نێوان فەڕەنسا و بەریتانیا چۆنە چۆن وەکو لە ڕووی یاساییەوە هەموو دەوڵەتان دەتوانن پارێزگاری سنووری خۆیان بکەن بەڵام پێویستە چارەسەرێک کێشانە بدۆستنەوە یەک لە ڕێکخراوەکان قسەم لەگەڵ کردەوەیەکە ئایا چۆن بتوانین چارەسەری بۆ ئەو کێشەی ئەو خەڵکانە بدۆزینەوە وەڵامیوان ئەوە بوو بەڕاستی پێویستی بە بێردن شێرینگ هەیە سۆلیدارەتی هەیە ئیشکردن پێکەوە هەیە بۆ چارەسەری ئەو کێشانە و ئەو کێشش چارەسەر دەبێتەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیش پێکەوە بێتە لە ناو مێزک لەو مێزگەردی کە دادنشین ئەویش بەشدار بێتەوەی کە بتوانیت چۆن چارەسەری ئەو کێشانە بکە کە ئەو خەڵکانە هۆکارەکانی بەجێهێشتنی وڵاتیە و چۆن وا بکەین کە ئەم گەنجە ببێتە هۆکارێک بۆ بنیانان و بیناسازی وڵاتەکەی خۆمان وەکو بۆ جەنابیشتان ئەزانن کە وڵاتی ئێمە لە 1960 بەرەو سەرەوە تەمەنی 24 سال بەرەو خوارێ کەواتە گەنجێکی زۆر وڵات بەجێ دەڕی دوا کۆتا تێبینیم ئەوەیە کە ئەمڕۆکە بینیم ئەوەیە ئەوانەی کە وڵات بەجێ دێنن خاڵی یەکەم زۆربیان گەنجن و تەمەنیان لە 20ەکانە و خاڵی دووەم ئەوەیە کە زۆربیان کمتر خەڵکی ناو شارەکان زیاتر دەرەوەی ناو شارن کە وڵات بەجێبێنن ئەمانش لە منتیقەکانی برێن ڕانیە و قەڵاتزێ و سەید سادق و شارباژێر و ئەمانە زیاتر خەڵک بەجێدێنێ جەمع سڵاوتان لێبێ بەس کەمێک باسی ژیانی خۆتان بکەن لێرکوانە چۆنە ئێستا ڕێکخراوەکان زۆر باش لەگەڵمانە بە هەموو شێوێ هاوکاریمانەکەن مەڵەن یەخوا زۆر ئاوا بێ جارەوە هەبێتەوە تاکەشت کە ئێمە ناڕەحەت کردووە لە فەڕەنسا تەنها پۆلیسە ئەویش کە داخلی نقطەکانە بێ بۆ سەر ئاو ئێمان تێکەدەن چوبمان لێ تەقێنن نەیان داخلی ئاو بێ کاتەیە بەسێکی زۆر دروستەکەن ئەو هۆکارە چی بۆی لێکردن کوردستان بەجێ بێڵن وەڵڵا هۆکارێکی زۆر هۆکارە یەکێ لەوانە سیاسەتی وڵاتەکەمانە نێژەتی و بارگی خۆمان سەیانەوە 9.9 لەبەر ئەوان وڵات جێهێڵێ چونکە بتێونە تێوێک گەندەڵێکی زۆری تیاگرێ پارەی زۆرمانە خوریە هەموو
چیتە هەست وڵاتێکی ئەوروپی هەست تاکێک لەو وڵاتە هاروێکی خۆی هەیە موچەیەکی ماگانی خۆی هەیە ئێمەش بێ هەرەمان بێ بەچی ئەوانەی خۆن بەڵام بیر لەواکەینەوە ئێمە لە کوردستان هەچەنە بمێنین مستەقبەل مەفۆتاوە هیچ ناگەن بێت ئێمە کە دێنە دەرەوە زۆربەی بۆ کەساوە دەبێت بۆ دێتە ئەوروپا بۆەوەی ژیانی بنیازنێ ئێمە تەمەنێکی گەم جای لێستا لەم کاتەیە بمانەوێت ژیان دروستکەین ئەبێت ڕووبکەینە ئەوروپا دەروی کوردستان چونکە بەڕاستی بمێنینەوە لەوێ مستەقبەلمان سفرە. بەڵێ ئەی بەرنامەتان چی ئێستا ئێوە؟ بەرنامەوانە هەموو کەسێ بەرنامەی ژیانی خۆی هەیە ئەوە تایبەت پێوەدی بەخۆیەوە هەیە بەزن تاکە بەرنامەمان بەڵێ ئەی خۆت ئەوانی تر بە یەکتان ئەوانی تر قسە بکەن برام بەڵێ ئەتوو قسە بکە بڵێ ینی سەبەبی بەجێهێشتنت یان سەبەبەکەی چییە نابۆ بنیادمانی ژیانێکی دروست و پاک و ژیان ئەمین بێ ئیتر هەرەوە بەڵێ یانی ئەگەر ئیش و گوزەران هەبی ئەگەڕێیتەوە گوزەران هەبێنە وەڵامە بەڵێ و هەمووشتان بەتەمانەوە بچن بۆ بەریتانیا ئەی لێرە ژیان زەحمەت نییە بەو سەر ماڵسۆڵە ژیان زۆر خۆشانە وەڵای ئەی بەنسبەت ئەوەی پارەشتان زۆر سەرف کردووە لەو ڕێگایە هەمووی بەشی خۆی پارەی سەرف کردووە بەڵێ ژیانتان چۆنە لێرکوانە؟ بەڵێ حقەتەکەیە چەند ساڵە دەمێشە لە درێما بەڵێ وەڵی ژیانمان کووە چەند ساڵە لە دەری عەفوان ئەمن تقریبا 2 ساڵ لە درێ 6 لە یۆنان بووم 6 لە فەڕەنسا ئەو 2 ساڵ لە درێ بەڵێ 12 و 13 دەڕوا حاصل بۆکو چۆن بۆ کوردستان بەجێهێشت ئەوە برین 12 ساڵ لەبەرنا عەدالەتی بە خۆتان دەزانن لەبەرچی بە خۆتان باش دەزانن بەڵێ هەموو دنیا باش دەزانی وەزعی عێراق سەدام حوسێنێک ڕۆیی وتمان ژیانمان دەفتە دووبەی بەڵام وای لێ هات نەمانتانی ژیانی عێراق خۆش بیتن ئەدی ژیان بۆ هەموو شتێک بوو ژیانتان لێرە چۆنە ڕۆژانە؟ بەڵێ ژیانمان نەخۆی بەزارتە گوزەرێ لەزنەکانی ماکرۆ بەزێن خواردن دەم خەڵک بەڵام وەکو ئینسانیەت درۆیە لە ئەوروپا ئینسانیەت مەساڵح زۆری بەڵێ حاضر باشم کرد ئاەتەی قورآن هەیە کە إن الله يأمر بالعدل والإحسان لە سورة النحل سەتی لەسەر ئیخوان تەنفیز دەکەن سەلام سەد لەسەر ئیخوان تەنفیز دەکەن لەسەر مواطنی فەقیر 20 تەنفیز دەکەن مەمنونی خوا دەبن بەنابەرەکەن بەڵێ سەتی عەدالەت و ئینسان لەسەر خەڵکی خۆتی ئەوروپا ژیان لێرە چۆن یعنی لەکوێ دەنوێت و شەوانە؟ وەڵام لە خێمەی دەنوێت لەو خێمانە باشە سارد نییە خێمەکان خێمەکان خۆشە عیبی نییە بەڵێ ئەدی بەرنامەت چیە ناگەڕێەوە کوردستان نا ئیخامم پێ بەیخام على اساس محامی بگرین محامی داوای سێزان ڕێکرد بەڵێ بە پارە بزانە باسی ئەوروپا کرد بەڵێ بزانە محامی دەبی پارەی بدەی بەڵێ بزانە ئەوەی بزنزە بزانە بزنزەکە ئەلێرەیە بەڵێ دەبی پارەی بدەی محامی بەلاش لۆ دووە ناگری خامەی بەڵێ پارەشی زۆر سەرف نەکردێ لەو ڕێگایە سەر پارە هەر دەڕوا بەڵێ پارە هەموو کەس بدەی پارەی سەرف بکە بەڵێ بەڵێ